چوار کۆبوونەوەی ڕسمیمان کردووە دوێنێ و ئەمڕۆ. لەو چوار کۆبوونەوە ڕسمیە کۆماری ئیسلامی ئێران لە هەر چوار کۆبوونەوەکە بڕیاری ڕسمی بڕیاری ڕسمی کۆماری ئیسلامی ئێرانیان بە ئێمە ڕاگەیان. ئێمەش لە هەر چوار کۆبوونەوەکە هەمەلایەنە دۆخی عێراق، دۆخی ناوچەکە، دۆخی جیهان و نیگەرانیەکانی نەتۆی کورد و ئەزمموی هەرێمی کوردستان و ناوچەکێشە لە سەرەکانمان بە دوور و درێژە ڕوون کردەوە و بە ڕاشکایی وتمان ئێمە نە لە کۆنگرە نێونەتەوەیەکان وەنە لە دۆخی ناو عێراق وەنە لە شەڕی دوای داعش وەکو کورد وەکو ئەزمون وەکو ناوچەکێش لە سەرەکان دڵنیانین. بۆیە بڕیاری ڕافتاندۆم ڕێگای زەمانی ئایندەی ئێمەیە و بڕیارەکەش بڕیاری هیچ لایەک نییە بەتەنها بەڵکو بڕیاری هەموو حیزبە کوردستانەکانە کە 16 حزب بە یەک وەدانشون و ئەو حیزبانی ئامادەش نەبوون ڕفراندۆمیان بە مەبدە قبول بووە